الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. لبروغرامي زاد قناغ يكم لدرسي الحديث واتفر مدي بيغمري خوشويسمان صلى الله عليه وسلم درسي بينجمانو حديثي شوارم بإذن خواهي پروردگار ما مسسوران بفرمو بيخوينوا. الحديث الرابع عن أبي هريرة رضي الله عنه قال: قال رسول الله صلى الله عليه وسلم. لأبو هريرة وخير الرازي بأفرمي بيغمري خوشويسمان صلى الله عليه وسلم فرموي: الإيمان 60 أو 70 شعبة. باور بريتيا لها شستو أو نبش ين هفتاو أو نبش. أعلاها شهادة أن لا إله إلا الله. برستريان ويك شايتي بديك الله تنها أو شايستي برستنا هيج كسيكي ترجل أو شايستي برستنا وعبادة كردنية. وأدناها إماطة الأذى عن الطريق. ونزمتريني شان لا بردني آزارك لسر قوباني خلقي. والحياء شعبة من الإيمان. والشرميش شرمشكو لقيك يعني بشك لا بشكاني إيمان. متفق عليه. حديثك لا بخاري ولا مسلم شهاتوا واتفاق يعني لسري كردوا كوا هردوكيان متفق عليه، يعني هردوكيان لأبو هريرة ويجرنوا. بس أجر يكي كان لأبو هريرة ومثلا حديثك هاد هل بخاري مسلم جراي من تو بلا يكي لأبو هريرة ويكي كان لكسيكي تروا أو كاتا أو تري رواه البخاري ومسلم، يعني شنك صحابيك جوازه. بله راوي الحديث راوي أم حديثك يا أبو هريرة. أبو هريرة يا أخوي الرازي به صحابي بيغمر صلى الله عليه وسلم. عبد الرحمن بن صخر الدوسي كناوي خلافه طبعا لنا وكيا أرجح ويا كناوي عبد الرحمن يكري صخري دوسية راوية الإسلام دوسي عشرته وبنا ماليا مشهورة بأبو هريرة بالراوية الإسلام، يعني زور حديثي بيغمري جراوته. لزم النبي صلى الله عليه وسلم فروى عنه أكثر من 5000 حديث. لخدمتي بيغمر أبوه زور جار ملازمي بيغمري كردو 3 صار لخدمتي بيغمر أبوه بجيني يلا ولا حيش موقفك تنانا ما قال بس لخوتنا لدرجاي ما علىكش أنا دانش دو كاتك بيغمري قال لخوها البصايا يكسر درت شو أبو هريرة أبيني بوي هيجي بيغمر حرشي بفرمية أم بتواني كوي كاتوا ملازمي بيغمري كردو صلى الله عليه وسلم زور جا بويا لبيغمري خواه وزياو لبنج هزار حديثي جراوته كهيج كسينا قيشوت أو مرحلة، يعني أو كساني كبدرجي دودين كعايشو أنسي كوري مالك أو أنا نزيك نيو أوني أمي أنا جراوته نيو أوني أم بله. والله أمير المؤمنين عمر البحرين. أميري إيمان داران عمر خوالي الرازي بيه خست كردية والي بحرين ماويك ثم عزله باشان لايده وولي المدينة وولى المدينة سنوات في خلافة بني أمية. للاين أمويا كان وماويا كرابة والي لسر مدينة بيغمر صلى الله عليه وسلم في عام 57 هجرة. لصاري بنجا وحوتي كوتشي وفاتي كردو أبو هريرة خوالي الرازي بيه. شرح المفردات. وشكاني أم حديثة شرحكي بضع أي من 3 إلى 9. بضع يعني واتا لكرديكم ما نعلن أونا، يعني هفتاو أونا شستو أونا يعني تشن يعني لسي بسروة سي حتى نو عفوا إلى 9 لسي حتى نو بي أو تري أونا. شعبة أي خصلة، والشعبة مفرد الشعب وهي أغصان الشجرة، وهو تشبيه للإيمان وخصاله بشجرة ذات أغصان لا تتكامل ثمرتها إلا بتوفر كامل أغصانها. شعبة مفردي شعبة يعني لقي دار وهاتوا ما تشبيهات إيمان تشبيه كراوة بدارك كالقبوبي هي بدارك كالقبوبي هي بويا في غمري إخوة فرمي صلى الله عليه وسلم هفتاو يشستو أونا يعني هفتاو أونا. طبعا أول لما سلي شستو أونا يعني هفتاو أونا كقصي في غمرنية راويك خلافية في غمريش يعني وتو يا وتودي شستو أونا يا وتودي هفتاو أونا والله من راويك يكي للراوي كان كحدثك يريتوا دودلا كام يعني لا دودل يايا بله. إماطة الأذى أي تنحيته وإبعاده، والمراد بالأذى كل ما يؤذي من حجر أو مدر أو شوك أو غيره. بله طبعا ما إماطة يعني لادان أذى يعني آزار هر آزارك به كديت سريقا
بۆ نمونە شوشەیەکە، بۆ نمونە بەردێکە، بۆ نمونە چڵەتدارێکە، بۆ نمونە ئێسقانێکە، بۆ نمونە شتێکی تیژە، مەدەر یانی شتی تیژ، ینی هەر شتێکی تر بێ دڕکێک بێ کە ئازاری خەڵکیەدا لەسەر ڕێگاکەیە لەبان ڕێگاکەیە بزمارێکە، بۆ نمونە ترسی بچێتە سیارەیەکە تای سیارەکە بچێتە پێی کەسێکە یان لە قوپۆپی دارێکە دەرچووە زیاد لە حەد ئازاری خەڵکیەدا بەسەر شۆستەکە کە بێن و بڕۆن. ئیتر هەر جۆرە ئازارێک لەسەر ڕێگای خەڵابی هەر خێرتەگا، هەتا تەنانەت جاری وایە بەڵغەمێکە ئازاری خەڵکەدا، جاری وا هەیە بۆ نمونە پیسیەکە مناڵێکە پیسی کردووە، تۆ گەر بتوانی لای بەی شتێکی زۆر باشە. الحياء صفة في النفس تحمل على فعل ما يحمد وترك ما يذم ويعاب. والله طبعا حياء یەکێکە لە ئەخلاقە زۆر گرنگەکان، شەرم واتە شەرم و شکۆ، صفەتێکە لە ناو نفسی ئینسانە، هانی ئینسانەدا لەسەر چاکە، هانی ئینسان ئەدا لەسەر چاکە و دوورگرتن لە شتی عیبدار و خراپە. يعني ئینسان وا پێکا کە هەنێ شتێ خۆتی لێ دوورەگری یان لە خوا شەرمەکەی یان لە خەڵک شەرمەکەی. الشرح الإجمالي للحديث. هذا الحديث بين فيه الرسول صلى الله عليه وسلم أن الإيمان ليس خصلة أو شعبة واحدة ولكنه شعب كثيرة. لم حديثية طبعا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چیمان بۆ ڕوونەکاتەوە ئەوەمان بۆ ڕوونەکاتەوە کە ئیمانی یەک خەسڵەت نییە بەڵکو 60 ئەوەنەیان هەفتا ئەوەنە خەسڵەتە. ولكن أفضلها كلمة واحدة وهي لا إله إلا الله. طبعا دیارە کە ئەو 60 ئەوەنەیان هەفتا و ئەوەنەیە دیارە بەرزی هەیە و نزمی هەیە، دیارە دەرەجاتە. ئێمە کەوتمان ئیمان شعبی زۆرە لە قوپۆپی زۆرە، ئەم لە قوپۆپانە هەمویان وەکو یەک نین، هەیانە پلەکەی بەرزترە هەیانە پلەکەی خواردترە. بەڵێ بەرزترینیان طبعا وتنی لا إله إلا الله، بەرزترین پلەکان وتنی لا إله إلا الله. بۆ وتنی لا إله إلا الله بەرزترین پلەکانە؟ چونکە بۆ هاتیتە ناو ئیسلامەوە، یعنی تۆ ئەگەر نەڵی لا إله إلا الله نایتە ناو ئیسلامەوە، بۆیە بەرزترین پلەکانە. بەڵێ هذه الكلمة لو وزنت بها السماوات والأرض لرجحت بها. ئەم وشەیە ئەگەر بێت و هاوسەنگی بکرێ، يعني ئەگەر هەموو ئاسمانەکان و زەوی بخرێتە تای ترازویەک، ئەم وشەیە بخرێتە تاکەی تری، بە تەکید ئەمە قورسترە و سەنگەکەی قورسترە و ثەقیلترە، لأنها كلمة الإخلاص، چونکە ئەمە کەلیمەی ئیخلاسە، واتان ئەو پەڕی نیەت پاکی بۆ خوا لە کارەکانتە. ومن كانت هذه الكلمة آخر كلامه من الدنيا دخل الجنة وهي أفضل شعب الإيمان. هەر کەسێ ئەگەر ئەم وشەیە آخر وشەی بێ لە ژیانی دنیا چی دەباشت و بەرزترین یان چاکترین لە قوپۆپەکانی ئیمانە. وأن الحياء شعبة من الإيمان. وطبعا حياء واتا شرم أويش خوي بو خوي لقيك لا إيمان، وهي صفة حميدة. حميد دجي مذمومة، يعني صفتك زمكراونية بلكو صفتك بباش باسكراوة. كانت خلق النبي صلى الله عليه وسلم عليه الصلاة والسلام حتى إنه كان أكثر حياء من العذراء في خدرها أي سترها. یەکێک لە صفاتەکانی رسول الله صلى الله عليه وسلم زۆر شەرمن بووە. ئەمەندە شەرمن بووە کاتێ شەرمی لە شتێ بکردایە جاری وا هەبوو لە ڕووی نەئەهات بێڵێت بە ناوچاوانی ئەیانزانی ئەمە شەرمەکە. يعني پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم لە وەصفێکە کە ئەصحابە وەصفێکن ئەڵێن ئافرەتی جاران، کچی جاران، کچە عازەوی جاران زۆر شەرمن بوو، کچە عازەوی جاران. هەر لە ماڵیشە يعني شوێنێ تایبەتی هەبوو پەردەی ئەدا لەبەرەوەی شەرمین لە براکانی و لە باوکیشیە کرد، يعني ئەوەندە بە شەرم بوو. ئەیترەوە مەشهور بووە لە ناو عەرەبە کە العذراء في خدرها، بەڵێ کچە عازە و لە ناو کەژاوەکەیە، ئەمە مەشهور بووە يعني لە ناو عەرەبە. وتویانە ئەصحابە وتویانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو کچە عازەوە چەند بە شەرم بووە لە ناو کەژاوەکەیە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەندە شەرمی پێوە دیار بووە، يعني تەشبیهێکە ئەو پەڕی يعني وەکو بڵێ قیمە و لوتکە لە شەرمە. بەڵێ طبعا لە وتنی حەقانە، يعني جاری وها ئەو شتانی کە پەیوەندی بە خۆیەوە بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شەرمێ کرد، نەک پەیوەندی بە حەق و بۆ مسلمانان. بۆ نمونە کابرا ئاهاتە ماڵەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم عیبی لە خواردنەکە ئاگرت، عیبی لە خواردنەکە ئاگرت، یان ئاهاتە ماڵی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم درەنگ هەڵەسە، ئیتر پێغەمبەر شەرمێ کرد تا خوای تەعالی ئاەتی لەسەر دابەزە. يعني لە شتی لەو شتانی کە پەیوەندی بە خۆیەوە هەبوو پێغەمبەر زۆر شەرمێ کرد. بەڵام ئەو شتانی کە پەیوەندی بە دینەوە بوو، بە گەیاندنی دینە بوو، باش وایە شەرم نەکەی. هەتا لە حەدیث هاتووە کە لە دینا يعني لە فێربوونی دینا شەرم نییە. دووشت
زانایانە فەرمن ئینسانمان عکا لە علم دووشە، یەکێکیان شەرم، دووەمیان تەکەبور. هەر کاسێ ئەگەر کیبری هەبێ فێر نابێ، قەت دڵنیا بە ئەگەر کیبرت هەبێ فێر نابێ، و هەر کەسێکی شەرمی هەبێ مستحیلە ببێ بەو کەسێکە پێویستە. ئیسا ئەگەر تو دەرسی قەت خۆتان طبعاً بە تەجروبەت دەرسی خەڵکتان داوەتەوە لە قورئانە، سەیرەکەن ئەو تەلەبەتانە کە دائیمەن تۆ غەڵەتێکی لێگرێ ئەڵێ ئەی من چیموت، هەروتی ئەی من چیموت، یعنی معنای وایە ئەوە ئیتر مەگەر خوا هیدایەتی بدە، مەگەر خوا هیدایەتی بدە. ئەنا ئەوە ئەگەر لەسەر ئەوە بڕۆ فێر نابێ. یعنی دائیمەن تەلەبە ئەبێ لە بەردەستی مامۆساکەیە وەکو مردوو وابێ لە بەردەستی کابرای بشۆرە، چۆن ئەم دیم و ئەو دیمی پێکاوە بێ ئەوەی مردووەکە هیچ ناڵێ، وانە مردووە تاو عینەن تۆش ئەبێ لە بەردەستی مامۆساکەتە ئاوابی ئەم دیم و ئەو دیمی پێکاو جا فێرەبی. ئەوە زۆر زۆر گرنگە بۆ تەلەبەی علم. بەڵێ فوائد الحديث. سودەکانی ئەم حەدیثە: أولا إثبات التفاضل في الإيمان وتباين المؤمنين في درجاته، وهو من أعظم الأدلة على أن الإيمان يزيد وينقص. طبعا أم حديثة إثباتي أومان بوكا كإيمان درجات، برزكي أويا ناو راسكي أويا وآخركي أويا. يا غمس صلى ديالي كرت وانيا كإسلام درجاته يعني إيمان درجاته كوابو أما باشترين بلغي بو أوي كوا إيمان برز بيتو زيادة كاو كمكا. آخران يكسي إنكارك كأنه إيمان لا يزيد ولا ينقص. هنيك يعني لإيمان داران هن ئەڵێن ئیمان زیاد ناکە و کەم ناکە. ئیمان ئەگەر بچووە ناو دڵ ئینسان یەک بەشە و تەواوەتر زیاد و کەمی نییە. بەڵام ئەمە باشترین بەڵگەیە لەسەرەوەی کەوا ئیمان زیادەکە و کەمیشەکە و ئاەتیشمان هەیە سەریە. بەڵام ئیتر سبحان الله ئینسان چووە عینادیەوە ئاەتەکانیش تەویلەکە، حەدیثەکانیش تەویلەکە. خوای تەعالی ئەگەر نافەرمێ زادتهم ئیمانا وانە وعلى ربهم يتوكلون، بەڵام ئەوانش تەویلەکە. مرۆڤ ئیتر ئەوە حەساوە عینادی گرتی، مشکلەیە زۆر. وقت لو كسانمان نجيرك أهل عنادين. بله. ثانيا قوله الإيمان 70 أو 69 شعبة، هذا شك من الراوي، هل قال النبي صلى الله عليه وسلم 70 أو قال 60؟ بله. أما أويا بكباس ما كنت ما أنا مش شكي الراويكيه، يعني الراويكيه قماني هي نكفي غمر صلى الله عليه وسلم. يجينا في غمرك يعني وتوبس الراويكيه تطلع قمانا أبو كام يعني. ثالثا قول أن لا إله إلا الله هي كلمة التوحيد التي إذا قالها الإنسان صار مسلما، وإذا استكبر عنها صار كافرا، فهي الحد الفاصل بين الإيمان والكفر، ولذلك كانت أعلى شعب الإيمان وأفضلها. وتني لا إله إلا الله أما هو شيء توحيده برا خوش شيء سكانه، أما هو شيء توحيده يعني هو شيء يخوى ناسية. أجر إنسان بيلي أبيبا مسلمان، أجر نيلي يخوى بنامان داو تكبر بك لو تني بتأكيد أو كسا كافرة. كوابو سنوري جاكروي نيواني إيمان وإسلام تشيها لا إله إلا الله بويا برسترين لقوبو بكاني إيمان لا إله إلا الله. ماله. رابعا الإيمان عند أهل السنة والجماعة يتضمن قول اللسان وعمل الجوارح واعتقاد وعمل القلب. تماشاك للا أهل السنة والجماعة إيمان تشيها وتني زمانه عملي أركان كان هروها بيروباور يضلوا عملي ضليشه. لو أنا يسبلين بيروباور يضلوا عملي ضل يعني شلون؟ هو ضل عملي بله أي ضل إخلاص عملني أيوانية أي حسودي عملني عمليكي بيسة أما عمليكي تشاكا إخلاص عمليكي تشاكا ضل باكي وضل صافي برامبر بمسلمان رق لي نبو نواء لمسلمان أما عملني بله كوابو قولي زمان ها وعملي أركان واعتقاد بيروباورنا وضل قال عملي ضل أمانة هم منهج أهل السنة والجماعة كإيمان بريتي لمعنى بله يمل شوية كتاب بكرتي وشوية ما بيكردوها وتمانا الإيمان هو اعتقاد بالجنان واتا بدل وقول باللسان واتا وتن بزمان وعمل بالأركان واتا كاريشي في يمكي إيمان بريتي لما بله. خامسا إماطة الأذى عن الطريق من خصال وشعب الإيمان، وهي من محاسن الأعمال. طبعا زور قرنقا أما يعني تنانت لا بردني آزار لسر رقاي خلق بلقية لسر إيماني تو بشكل الإيمان حسنا كان يعني إما زول لما يكام ترخمين كاملة إيما آماده يعني كاتي لسر رقاش تيكا بيني لايدة بلكو زور بمان أم پرداخة آوا كيلي أخوين لسيارك وفريدين درو زور بمان لسطا نوتي مسلمان وان
مع العلم اما اگر لە ئەوروپا بیکەی قەت لێتی قبول ناکەن خەڵکەکەوا پەروەردە بووە چکە وڵاتی خۆیانیان خۆشە بێ بەڵام ئێمە نەنشتمان پەروەرین ئەوانەمان کە باوەڕی بە دینی ئیسلام نییە ئەوانشمان کە باوەڕمان بە دینی ئیسلام نییە ئیسلاممان لە خۆمان تەطبیق نەکردووە ئێمە ئەزانین ئەمە ئازاری هەیە زەرەر ئەدا لە مسلمانان زەرەر ئەدا لە ئەگەر ئەمڕۆژ دەرنەکەوێت لە داهاتووە دەرەکەوێت بەڵام لەگەڵەوەی هیچ احتیمامی بە مەوزوع نادەین و زۆر ئاعتیادی ئەیکەین جاری وایە لە شتێکی بچووک ئەمە ئەبێتە دەرسێ بۆ خەڵکاتێت و هەڵیەگری باوەڕەکەن من زۆر جار ئەوە گوێم ناداوە شتی بچووک فڕەمە داوە دەرەوە جاری وا هەبوو مەساوە چکلێتێکا قاقەزەکەم پڕاوە دەر ڕۆژی ئاوات ماکم مەمسە سۆرانتی بۆ ئەمەکە باسی تقریبا 20 ساڵێ بەر لە ئیساک شش لەبیرم ناچێت لەوە چ لە مەجلیسە چەند جار باسم کردووە هەر کاتێ ئاوا بکەم چکلێتەکە بمێ یەکسەر ئەم مەکەوێتە بیرە فڕێت بخوارەوە لەوەدا ناڵەکان کوێەکەن و فڕێدەن ناوینەکە یعنی کەوێتە بیرم من خەڵکم بینیوە هیچ احتیمام بە مەوزوع نادەن لە 190 مسلمانان باسی خەڵکتر ناکەم من تەلەبەکان و فەقێکانی مەدرسەکەی خۆمانم کۆ کردەوە و دەستمان کرد بە پاکردنەوەی جادەی بەردەم مزگەوتەکە تقریبا کیلۆمترێک زیاتر بوو لە ڕۆژی پاراستنی ژینگە دەستمان کرد بە کۆکردنەوەی ئەو ناوە و پاکین مارکێتێکە بوو لە نزیکی قوتابخانەکەمان ئێمە بەبەر چاو خەڵکم من بە عەمامە و ئەوانش هەمویان بە عەمامە هەر بە عەمدەن یعنی ئەمانویست یعنی دەرس بە خەڵک بین باوەڕ ئەکەن شتەکانمان لەبەر پێی کابرا دەرەکرد هەر ئاوایە کرد ئیتر سەیری ئەمەی ناکرد کابرا چاوی ئەمەی نابینی ئاوایە کرد و فڕێدا و هەم جارێکی تر ئیکێتر ماڵەگرت تیایە هەبوو جگەرەکەی فڕادا هەڵمانەگرت دوای ئەوە شتێکی تریش هەم فڕادا وەکو کە ئەنەوە ئێوە خزمەتکاری ئێمن ئامادەین ئێمە خزمەتکاری خەڵک بین بەس ئەبێت تۆ خۆت هەست بە مەسئولیت بکەیت ئەوە زۆر خەتەرە ئەوە بەداخەوە ینی سادسا أن الحياء من الإيمان فالحياء من الله يوجب للعبد أن يقوم بطاعة الله وأن ينتهي عما نهى الله عنه بەڵێ حياء طبعا خۆشەویستەکان مە خاڵی شەشەمە حياء بەشێکە لە ئیمان حياء لەخوا وا ئەکا بە ئینسان کەوا طاعەتی خوا بکە کە تۆ لەخوا شەرم کەی طاعەتێکەی و هەروەها دوورەگری لە قەدەغە کراوەکانی بەڵێ والحياء من الناس يوجب للعبد أن يستعمل المروءة وحياء لە مرۆڤەکان کە ئەویش محمودە مەذموم نییە حياء لەخوا وات پێکا طاعەتی بکەی دوورگری لە قەدەغە کراوەکان بەڵام حياء لە مرۆڤەکان وات پێکا کە مروءەت بەکاربێنی مروءەت هەنێ شتێ حرام نییە بەس بۆ مروءەت جوان نییە بۆ مروءەت جوانیە علەمای قەدیممان ئەیانوێت ئەو کەسێک کە ڕسەری ڕوود بێ مروءەتی پێدا ئەبەزێ ئەو کەسێک کە بە پێوە لە فەم خوا لەناو بازاڕە مروءەتی پێدا ئەبەزێ ئەمانە مروءەتیاندا ئەبەزێ بۆ شایەتی بۆ عەدالەت بۆ ئەو کەسێک کە بکرێ بە شایەت لە مارە بڕینە لە هەر شوێنێکی ترە پێویستە کابرا کەبائیر نەکا بە ئاشکرا دیار نەبێ کەبائیرەکات و بە ئاشکرا فەرزەکانیش هەمووی جێبەجێەکە جگە لەوە ئەمە مروءەتیشی تیا بێ یعنی نابێت سەری ڕوود بێ ئەگینا بە شایەت قبول ناکرا نابێ یعنی هەنێ شت بکا بۆ منە جگەرە کێشە ینی حشتێکی زۆر مخالفە بۆ مروءە یعنی ئەم مەسائلانە زۆر گرنگە بەس خەڵک ئیهمالی کرد بەڕاستی بەداخەوە ینی وأن يفعل ما يجمله ويزينه عند الناس بەڵێ تۆ بۆ جلوبەرگ ئەەکەیتە بەر ئێستا ئەم جلوبەرگە کە ئەیکەیتە بەر ئەمە تۆ جەستەتی پێ جوانەکەیتەوە نیە خۆی بۆ خۆی مەجۆرێکە لە شەرم لە خەڵکی تۆ ئێسێکە با لە دەرگا لەوانەیە ئەگەر بڵێن مناڵەکەت بڕات دەرگا بڵێن ئەوە ئینەکانە جەماعەتی شارەوانین هاتوون مەسەلەن بۆ نمونە جەژنانیانەوێ زۆر اعتیادێت تۆ بە بیجامەیەک وەچیتە دەرگا بەڵام بڵێن ئەوە قایمقامە جەنابی قایمقامی قەرەداغ هاتووە ئەدا لە دەرگا وەڵای لە ڕوود نایە بە بیجامەکە وەچیتە دەرگا ینی ئەمە شەرمە لە خەڵک و ئەم شەرمە جوانە بەس خۆی خۆش وایە ئینسان ناخی خۆشی جوان کاتەوە وانە یعنی هەوڵدا دەمی بپارێزێ هەوڵدا مەسەن چاوی بپارێزێ نەک بە ئاشکرا حتا گەر تۆ ئیمانتیش زەعیف بوو یعنی بە ئاشکرا لە کاتی ترا سەیری هەندێک شتە کرد یعنی کاتێک کە گەیشت لای مسلمانان زانی خەڵکت بینیان زانی ناڵەکانی خۆت ئەتبینن یعنی ئەبێ ئینسان چاوی بەرەڵا نەکە شەرم لە خەڵکە کاکە گەر شەرم لە خوا ناکەی شەرم لە خەڵکە طبعا ئەو شەرمی خەڵکە وات پێکە لە ئەخیرا شەرم لە خوا بکەی ئەمە قۆناغێکە بۆیە زانایان لەم مەوزوعە نەیانوتە خراپە نەیانوتە ئەمە ڕیایە نا ئەمە چونکە ئەمە هاتەدا بۆی شەرمەکەت زیاد بکە بگاتە شەرمی خوا بەڵێ ئیمامی شافعی فەرمێ ئێمە علممان زانیمان علم زۆر بۆ دنیا گرنگە لەبەر خاتر دنیا دەستمان کرد بە علم بەس لەوەدا سێرمان کرد علم تەقبول ناکەی لا بۆ خوا بێ بۆیە نیەتمان پاک کردو کردمانەی خوا لە پێشا دەستمان بە علم کرد لەبەر خاتری دنیا بەس دوایی سێرمان کرد علم ڕازی نابێ ئیلا هەبێ بۆ قیامەت بێ بۆیە
تایبەت ما کرد بە خوای پەروەردگار و حیا شوایە تۆ حیا لە مرۆڤ بکە لە خەڵک بکە دوای هێواشەوەش حیا ڕازی نابێ ئیلا بێ لە خوایش بیکە بەڵێ ويتجنب ما يدنسه ويشينه فالحياء كله من الإيمان. إنسان مسلمان أبيت لو خشتاني كد لنا خلق ناشرين تكاخوي ليه بدور بقري خوتي ليه بدور بقري طبعا ما حياة قشتي إيمان حتى لا خلقش حياة بير إيمانا والله. سابعا لم يبين الرسول عليه الصلاة والسلام كل شعب الإيمان، وهذا من حكمة النبي صلى الله عليه وسلم التي آتاه الله تعالى لأجل أن يجتهد المسلم بنفسه ويتتبع نصوص الكتاب والسنة حتى يجمع هذه الشعب ويعمل بها وليتبين الحريص عليها من غير الحريص. أبيني في غمري صلى الله عليه وسلم ليرة هموس لقو بوبكاني إيماني باس نكردوه. في غمري صلى الله عليه وسلم ليرة همو لقو بوبكاني باس نكردوه. تنها أما جاي بس أوي السر وكردوه أوي خوار وكردوه وتوتي يعني فرموشيتي حياة إيش بشكل الإيمان. بۆ باسی نەکردو ئەفەرمێمە طبعا لە حکمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ ئەوەی مسلمانان خۆیان بگەڕێن قورئان بخوێننەوە حەدیث بخوێننەوە تا لە دین تێبگەن تا زیاتر هەوڵ بدەن کۆشش بکەن ئەمە بۆ ئەوەیە ئینسانی مسلمان نابێت جامد بێ یعنی ناکرێ من لە ساڵێک هەیە جا قورئان ختم بکەم ئەمە قەت وا نابێ آخر خۆی ئەسڵ وایە على الأقل بۆ ئێمە و ئەوانی کە مەشغوڵین یعنی على الأقل لەمانیەکە یەک جا قورئان ختم بکەین یعنی لە ڕۆژێکە هەر داینەی جوزئێک بخوێنی بەیانی بێ ئێوارە بێ پێش نوێژەکان کاچی بۆ مزگەوت دوای نوێژەکان کە لە مزگەوت نوێژ تەواوەکەی یعنی مهم گشت جارێ دوو وەرەقە بخوێنە پێشە دوو وەرەقە دوای ئەوە دوو وەرەقە ئەوە کا چوار وەرەقە خۆی جوزئێک دەلاپەر دە وەرەقێ جوزئێ دە وەرەقێ ڕێک تەوزیعیکە جوزئێک دە وەرەقێ گشت نوێژە دوو وەرەقە بخوێنە وەرەقەیە پێش وەرەقەیە دووە یان ئەگەر هەردوو لە پێشا خوێن یان هەردوو لە دوای خوێن یعنی گرنگ ئەوەیە کە تۆ جوزئێکت خوێندە بێ ڕۆژانە گرنگەوەیە تۆ جوزئێکت خوێندە بێ وەڵڵا قورس نییە کاگازە یعنی کەی قورسە تۆ ڕۆژی یعنی گشت نوێژێک دوو وەرەقە بخوێنی بەس ئەمە بیکەی بە پیشە یعنی وازی لێ نێنی سێرەکەی تۆ لە مانگێکە على الأقل قورئان ختم کردووە ناکرێت تۆ هەر ئەم شتانە ئیهمالکە یعنی بەڕاستی حیفە بەڵێ وتێش حیا لێش شەهر بە شاراوی ما حیا خۆی جۆرەکانی شاراوی والله بێگومان دیاری نەکراوە پێغەمبەری خوا لە بەندی حیانی مرتبەی لەوشی زۆر بەرز بەڵێ. ومعنى لا إله إلا الله أي لا معبود بحق إلا الله عز وجل، فكل المعبودات من دون الله باطلة إلا الله وحده لا شريك له فهو الحق، كما قال الله تبارك وتعالى بأن الله هو الحق وأن ما يدعون من دونه هو الباطل وأن الله هو العلي الكبير. كاتي مالين لا إله إلا الله معناه واتاي لا إله إلا الله أويا كهيج فرستراويك نية شايستي فرستن به جقل الله هرشي معبودات هي كفرستراوي كان جقل أخواه هي همي باطل إلا الله نبي تاكو تنيا هيج هاو بشيكي نية هر أو حقا ذلك بأن الله هو الحق وأن ما يدعون من دونه هو الباطل وأن الله هو العلي الكبير. سيؤدنا وك العلي الكبير بله العلي بله بله العلي نبري شكل وصلى الله وبارك على حبيبنا محمد وعلى آله وصحابته أجمعين.